الله أكبر دفاع عن السوري. فڕۆکە جەنگیەکانی حکوومەتی سووریا و هەروەها ڕووسیای هاوپەیمانی شوێنەکانی سەرهەڵداوانی وڵاتەکەیان کوتاوەتەوە و دەیان کەس لەو هێرشە ئاسمانیانەدا کوژراون بە ژنانی زیندانی کراویشەوە لە گرتوخانەی ئەدەڵب. وردەکاری ئەو هێرشانە دیار نین، بەڵام ڕێکخراوی سووریایی بۆ چاودێری مافەکانی مرۆڤ دەڵێت 16 کەس لە گرتوخانەکەی ئەدڵب کوژراون و دەشڵێت هەندێک لە گیراوەکان بە تەقەی پاسەوانەکانی زیندانەکە کوژراون. هەرم ڕێکخراوە ڕایگەیاندووە لە ئاکامی هێرشە ئاسمانیەکانی فڕۆکە جەنگیەکانی سووریا بۆ سەر ناوچەکانی دەوروبەری دیمەشق بەلانی کەم 16 کەسی تر کوژراون و زیاتر لە 50 کەسیش بریندارن. ئەم هێرشە ئاسمانیانە بە قورسترین هێرشدا دەنرێن لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا دوا بە دوای هێرشێکی لە ناکاوی سەرهەڵداوانیشە بۆ دیمەشق. سەرهەڵداوان لە ڕێی ژمارەیە تونێڵەوە چوونەتە ناو دیمەشقەوە. سەرچاوەکان ئاماژەیان بە پێشڕەوی هێزەکانی سەرهەڵداوان کردووە بە ئاڕاستی بنکەیەکی هێزی ئاسمانی سووریادا لە دەرەوەی دیمەشق، بەڵام دواتر بەهۆی بردومانی قورسی هێزی ئاسمانی بەشار ئەسەدەوە سەرهەڵداوان لە هەندێک لەو شوێنانەی پێشڕەویان تیادا کرد بوون کشاونەتەوە.